چنە لای تەوەریەکەمی بەرنامەکەمان لە هەڵەبجە لەگەڵ میوانەکەمان قساکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمی ئەم جارەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم گۆڕانکاری و هەروەها جێبەجێکاریەکی زۆر گرنگدا یەکێک لە دروشمەکانی ئەوەیە کە ئێمە دەبێت بنکەی استراتیژیمان لە بەغدا بێت چونکە بڕیارە گرنگ و کاریگەرەکان لە بەغدا دەدرێت. بینیمانە لە ماوەکانی ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ئەزمموی خۆیدا بینیمانە کە هەمیشە ڕۆڵی کاریگەری بینیەوە لە بەغدا و باچوونی ئاڤڵجەڵات تاڵەبانی سەرۆکێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کاتێک چوو بێتە بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان یاخود ویستی بێت یەگەر کێشەیەکیش نەبوو بێت شتێکی باشتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکە هیچ کاتێک بێ ئەنجام نەگەڕاوەتەوە کێک لەوانە چارەسەرکردنی کێشەی موچە کێکێک بوو لە کێشە هەرە دیارەکان باچوونی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغداد توانرا ئەم کێشەیە چارەسەر بکرێت و هەروایەکێکی تریش لە کێشەکان پرسینەوە بینیمان کە هەر سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی بوتوانی ئەم پرسە گرنگە چارەسەر بکە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و تەنانێت عێراقیش چاوەڕێ ئەوە بوون کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت. سانەکەواتە کە یەکێتی نیشتیمانی ئەڵێ هێزی تۆین لە بەغدا ئەم قسەیە قورسایی خۆی هەیە دال و مەدولی خۆی هەیە سانە. بەڵێ چاریسەری کێشەکان هەمووی لە بەغایە کە سەرۆک باوڵ وەک تۆ ئاماژت پێیا تەنانەت کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون کە بە شێوەیەکی دیبلۆماسیانە گرفتەکانی نێوان بەغداد و هەولێر چارەسەر بکەن. بەڵێ سانە. بەڵێ ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگە دەچینە لای میوانەکەمان دەلیل جەمال کادری پێشکەوتوی یەکێتی کە ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. کاک دەلی سڵاو لێبێ و بەیانیت باش. قسەمان بۆ کە بزانین ئایا یەکێتی لە بەغداد بەهێز بێت بە تایبەت لەم قۆناغە گرنگەدا چ کاریگەریەکی دەبێت لە سەر هەرێمی کوردستان. ئەم بابەتە بێگومان هەر یەک لە لای خۆیەوە یەکێ هەر تاکێک لە هەرێمی کوردستان هەستمان بۆ گرنگیە کردووەکایە گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەهێزی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد چەند کاریگەری بەرچاوی هەیە. بەڵام دەمانێت بەڕێست قسەمان بۆ بکەی لەوبارەیە بزانین بە ورد و درشتی گرنگی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد چییە؟ سڵاو بۆیەوە بۆ بینەرانی کەناڵی کورسات. دیارە ئێمە هەمومان نەزانین لە قۆناغێکدا هەمیشە کاتێکە پەتی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا پچڕا و ئەو پردە تێک درا زەمنێکی دیارەکە کورد کێشەی گەورەی بۆ دروست بوو هەر لە ئابووری سیاسی هەتا پەیوەندیە نێو دەوڵەتیەکان. هەمیشە لەو کاتەیە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمی ئەوە بووە کە ئەیوت کێشەکان لەکوێ بن دەبێت چارەسەریش لەوێ بێت. واتە چارەسەری کێشەی کورد هەرێمی کوردستان نە لە ئەنقەرەیە و نە لە تارانە بەڵکو لە بەغدایە. ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام باوەڕی بەوە هەبووە کە بەغدا چەقی چارەسەر و چەقی ململانێ و چەقی سیاسەتکردنە. بەڵام بەداخەوە جەنابتان نەزاننەوە قۆناغێکە کە کورد تووشی گەورەترین گرفتی ئابووری سیاسی پەیوەندی و دیبلۆماسی هەبووە. لەم قۆناغەدا خۆتان نەزانن دوو بژاردە هەیە. بژاردەیەکیان کە ئەوەیە دەبێ بەهێزێکی بەهێزەوە لە بەغدا لەوێ شەڕ بکرێت بۆ ماف و ئیمتیازات و شایستە دارایەکانی خەڵکی کوردستان. ئەمەش ئێستا دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی سەرۆک باوڵە کە بەو دروشمەی هێزمان بدەنێ بۆ ئەوەی بتوانین لە بەغدا شەڕتان بۆ بکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە جەنابتان ئەزانن بەقوڵی ڕۆچووەتە ناو سیاست و استراتیژ لە بەغدا و تێگەشتووە کە دەتوانین بەغدا بگەینە سەکۆی ململانێ و بەدەستێنانی ماف و امتیازاتەکانی خەڵکی کوردستان. هەر بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەدا کە جەنابتان نەزانن پەیوەندیەکی بەربڵاوی لە نێوان نێودەوڵەتیەکانە هەیە، پەیوەندیەکی بەربڵاوی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان بە شیعە بە سونە بە پێگاتەکانی ترەوە لە بەغدایە هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ئەم هێز و تاقە و توانە و پەیوەندیانەی کە هەیەی لە ئایندەیە لە خزمەتی خەڵکی کوردستانە بەکاری بهێنێت و ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا لە نێوان هەرێم و بەغدا هەیە چارەسەریان بکات. بۆ ئەمەش یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابتان ئەزانن ئێستا ئێمە لە قۆناغی بانگەشەی هەڵبژاردنین بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق.
یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ڕابەرایەتی ئەو بەرەیە دەکات کە بیر لە چارەسەر و بەرنامە و استراتیژی هەیە لە ئایندەیە بۆ چارەسەرکردنی بەشێکی زۆری ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە. ئەمەش تەنها لای من و لای ئەوانەی کە باوەڕیان بەم بەرەیە هەیە تەنها دروشم و قسەکردن نییە، بەڵکو لە ماوەی ڕابردوودا لە ئەوجی تێکچوونی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا، لە ئەوجی ترازانی گەورە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا، یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی چۆن بەردەوام ئەڵێ پێیەکی لە هەرێم و پێیەکی لە بەغدا بوو بۆ ئەوەی بەشێکی زۆر هیچ نا موچەی خەڵکی کوردستان بگەڕێتەوە. بۆ ئەمەش یەکێتی نیشتیمانی کوردستان وێنەیەکی تابلۆیەکی لە بەردەما. ئەگەر سەیری کەرکووک بکەین کە ئێستا پارێزگارەکەی کادرێکی یەکێتیە و یەکێتی لەوێت تەحەکومەکات، ئەگەر ئەمە بکەین بە نمونەیەک تێدەگەین یەکێتی ئەتوانێت یەک مافی هەموو ئەو خەڵکە و پێگاتانەی کە جیاواز لە کوردن مافیان پارێزراو بێت و چۆن لە کەرکووکدا بە هاوسەنگی خزمەت بە کورد و مەسیحی و تورکمان و عەرەب دەکات، حتمما لە هەر شوێنەی یەکێتی نیشتیمانی کوردستان باڵادەست بێ هێزی پێ بدرێت دەتوانێت بە هەمان نەفەس و بە هەمان هاوسەنگی خزمەتیان بکات. هەرێمی کوردستان ئێستا پێویستی بە یەکێتی نیشتیمانی کوردستانە و پێویستی شەبەراست بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان بەوە هەیە کە عومقی سیاست و ململانێ لە بەغدان، عومقی چارەسەرەکان لە بەغدان پێویستە پشتیوانی ئەو بەرەیە بکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتی ئەکات بۆ ئەوەی هیچ نادوایە هەڵبژاردنە تەواوی ئەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان و هەرێم بووەتەوە چارەسەر بکرێت. بەڵێ باشە. کاک دەلیل هەمومان ئەزانین یاخود ئاشکرایە کە بەهێزی یەکێتی یاخود کاریگەری بەهێزبوونی پێگەی یەکێتی لە بەغداد ئەو دەرەنجامانەی لێکەوتۆتۆ کە هەمومان ئەیبینین، چ بابەتی چارەسەرکردنی موچە بێت یاخود دۆسەی نەوت بێت، کەواتە تا چەند گرنگە لایەنە سیاسیە کوردیەکان هاوکار و هەمانگە هەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بن لە شاری بەغداد؟ حتمما ئێمە ئەگەر بێت و دوورکەوینەوە لەو چوزانم تعسب بە حزبیەی کە هەیە، بزادەوەمان بۆ ڕوو نەبێتەوە کە پێویستمان بە هێزێکە کە پەیوەندیەکی باشی هەبێت و هێزێکی کاریگەر بێت بتوانێت پەیوەندیە دیبلۆماسیە نێودەوڵەتەکانی، پەیوەندیە دیبلۆماسیە ناوخۆیەکانی بەکاربێنێت بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان و حتا خەڵکی عراقیش ڕزگاریان بێت. چونکە بیرتان نەچێت لەم ململانێ و کێشمە کێشەی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا تەنها خەڵکی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان زەرەرمەند نەبووە، بەڵکو بەشێکی زۆری خەڵکی دیکەش لە عێراق، چونکە دوجار عێراق لەسەر بنیادی پێکەوە ژیان و پێکەوە سازان و پێکەوە کارکردن دروست بووە. ئەم پێکەوە سازان و پێکەوە کارکردن و کابراڵێ هەمومان شەڕ بۆ عێراق بکەین و داهاتەکەشی بۆ هەمومان بێت، ئەمە تێک چووە بەداخەوە جۆرێک لە سیاست و ڕویا و دنیابینیکی کوردبینی هاتە ناوەوە ئەو دەرەنجامەی لێکەوتەوە کە ئێستا ئەیبینین پەیوەندی نێوان هەرێم و بەغدا زۆر ئاڵۆزە. باشە ئێستا پێویستمان بە سیاسەتێکی حەکیمانە هەیە کە ئەویش بە ڕابەرایەتی سەرۆک باڤڵ کە چەندین جار باسیەوە کردووە کە گرفتی ئێمە لە بەغدایە، بۆیە چارەسەرەکانیش ئەبێ لە بەغدا بن، کەواتە ئەبێ پێگەی کورد بەهێز بێ لە بەغدا. بۆ ئەمەش پێویستە هێز و لایەنە سیاسیەکان خەڵکی کوردستان ئەگەر بەدەر لە تەعەسوبی حزبی ئەگەر نیشتیمانیانە بیرەکەنەوە، ئەگەر ئەمانەوێت لەم بار و زروف و دۆخەی کارێمی کوردستان و خەڵکی کوردستانی تێکەوتوە دەربازمان بێت، بەڕاستی پێت بڵێم بێ یەکود و پێویستە پشتیوانی هێزێکی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین، هێزێکی وەک یەکێتی و سیاسەتەکەی کە چۆن ئەتوانێت دەربازمان کە. چکە بیرتان نەچێت لە ماوەی ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەڵێ دەزوویەک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە مابێت، ئەگەر پردێکی تەسکیش لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە مابێت، بێگومان بن ئەوە سیاسەتی یەکێتی و سەرۆکەکەی بووە، نەیەڵا بە یەکجاری هەموو شتێک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە بپچڕێت. بۆیە ئومێدێکی گەورە هەیە لەم هەڵبژاردنەیە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی بدرێتێت، دڵنیام لەوەی ئەتوانێت لە بەغدایە
شەڕی ماف و قوتی خەڵکی کوردستان بکات و دوجار هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە بگەینەوە قۆناغێک کە بە جددی ئیتر خەڵکی کوردستان ماف و شایستەدارەکانی خەڵکی کوردستان نەبنە قوربانی ململانەیەکی سیاسی کە دەرئەنجامێکی واشی نەبوو. جەنابتان ئەزانن جۆرێک ئەو سیاستانەی کە لە پێشوە بەرام گیرایە بەر تاکڕەوانە لە ئابووری سربەخۆ لە کۆمەڵێک ڕەشە و گوڕەشە لە ڕێفراندۆم ئەمانە هەمووی کورد هەنگاوی بۆنان بەڵام دوجار ئێمە نەمانتوانی بەرهەمی وای لێ بچنینەوە. بۆیە ئێستا سیاستی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی ڕوونە دوورمەودایە بۆ چارەسەری کێشەی نێوان هەرێم و بەغدا. باست لەوە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە گرنگی بەوە ئەدات کە سەرۆک باڤڵ سەرۆکی یەکێتی خۆی باز لەوە دەکات کە بینیمانە لەو کەرنەڤاڵانی لە ناوچە جاجەکانی هەرێمی کوردستان و شار و پارێزگەکانی تیکە ئەنجامی دەدات. یەکێک لە هەرە باس و قسە و وچەکانی کە باسی لێو دەکات دەڵێت دەبێ ئێمە خۆمان بین هیچ وڵاتێکی تر و هیچ لایەنێکی تر تەداخلی کارەکانمان نەکات کێشەکانی خۆمان بتوانین چارەسەری بکەین لە بەغداد. ئەمە تا چەند سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستانێتی و خەڵک درکی پێ بکات کە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەهێزەوە دەتوانێت متمانی خەڵک بەدەست بن و دەتوانێت کێشەکان لە بەغداد چارەسەر بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی ڕەهەندار و هێزێکی دووربینە. هەر لە ڕابردوشدا بەردەوام باسیەوەیە کرد کە وەکووتم کێشەی ئێمە نە لە ئەنقەرەیە و نە لە تارانە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەشی باوەڕی بەوە هەیە بەبێ دەزوەردانی وڵاتان کورد خۆی بەشی ئەوە قودرەت و توانای هەیە کە بتوانێت کێشەکانی لەگەڵ بەغدایە چارەسەرکە. بەداخەوە بەرەیەکە بوو باوەڕی بەوە هەبوو کە ئەبێ بەردەوام دەستی دەرەکی لەناو کێشە و ململانەکانە بوون. بۆمان دەرکەوت هەموو ئەو دەستانەی کە هاتنە ناوەوە نەک ئیسفادەیەکی باشی بۆ کورد نەبوو بەڵکو کێشەکانیشی قوڵترە کردەوە. بۆیە یەکێتی باوەڕی بەوە هەبوو چکە یەکێتی لە ناخدیا لە مێژوویە لە خەباتیا لە تێکۆشانیا لە پەیوەندی و پردەکانیا کە هی بووە لەگەڵ بەغدایە باوەڕی بەوە بووە کە سیاسەتی یەکێتی بەشیەوە کا بتوانێت کێشە و گرفتەکان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی عێراق چارەسەر بکات. و سەرۆکی یەکێتی کە سەرۆکێکی گەنجە و ئەزمونێکی باشی هەیە و باوەڕی بەوە هەیە باوەڕی بەخۆی بە حیزبەکەشی هەیە کە بتوانێت ئەم کێشە و گرفتانەی هەرێمی کوردستان لە بەغدایە چارەسەر بکات. بۆ ئەمەش بەڕاستی پێت بڵێم پێویستی بە خەڵکی کوردستانە هیچ پێویستێکی بەدەستی دەرەکی و هێزی دەرەکی نییە. پێویستی بەدەست و پوش و پشتیوانی خەڵکی کوردستانە. پوش پاڵ بنرێت بە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ئەوەی بتوانێت هیچنا لەم قۆناغەیە دەرچەیەک بدۆزێتەوە هەرێمی کوردستان لە کەناری داڕمان. جەنابتان ئەزانن هەرێمی کوردستان بەرەو کەناری داڕمان برا بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەستباری بوو. هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی لە بەغدا بەشێکی زۆری ئەو سیاسەتەی کە دژی هەرێمی کوردستان ئەجوڵایەوە هیچنا هەرێمی کوردستان بە پارێزراوی بهێڵێتەوە و ئەم قۆناغەش قۆناغی چارەسەری کێشەکانە و قۆناغی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز و بە سەنگ و بە دەنگی خەڵکی کوردستان ڕابەرایەتی بەرەی چاکە سازی بکات بەرەی ئەوانە بکات کە دەیانەوێت هەرێمی کوردستان لەم تەنگەشە و ئاریشە و کێشە و گرفتانە ڕزگار بکات. ئەوەش پێم وایە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی دەکرێت. بەڵێ کاک دەلیل وەک هەندێک جار ئەوترێ بەپێی شایستەی هەڵبژاردن بێت کورسەکانی کورد لە بەغا ناگاتە ئاسی لایەنە سیاسەکانی شیعە بە یاخود سوننە بێت کەواتە تا چەند گرنگە هاوڵەتانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فراوان بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن بکەن. ئەمە تا چەند گرنگە کە هاوڵاتیان لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەشداری لە پرۆسی هەڵبژاردن بکەن و دەنگ بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بن. جەنابتان ئەزانن ینی ڕاستە ئێمە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کورسیەکان دیاری کراون بەڵام ئێمە بیرتان نەچێ ئێمە جغرافیایەکی بەرفراوان هەیە کە دەتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان
کورسی زیاد و دەنگی زیادی تێدا بێنێ ئەویش لە کەرکووکە و لە دەشتی نەینەوا و مووسڵ و سەلاحەدین و خانەقین و هەموو ئەو شوێنانە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت دەنگی زۆری بەدەست بێنێت چونکە دوجار خەڵکی ئەوێش خەڵکی هەرێمی کوردستانیش دەزانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغێکدا کە جێهێڵران کە بەجددی بە تەنهامانەوە ئەوەی کە لە پشتیان مایەوە ئەوە کەرکووک ئەوە خانەقین ئەوە شنگال ئەوە دەشتی کوردانی و حتا خەڵکی دیکەی دەشتی نینەوە مووسڵ هەموو ئەزانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێت بوو توانی پشتیوانیان بکات بۆ ئەم قۆناغەش بەڕاستی پێتان بڵێم ضرورەتە خەڵک بەشداریەکی کارا و کاریگەری لەم هەڵبژاردنەیە هەبێت و ئەم بەشداریە هەم بۆ پێگەی کورد بەگشتی و هەم بۆ پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕابەرایەتی ئەو وتارە کوردانەیە دەکات کە لە خزمەتی خەڵکی کوردستانە هەیە وتارێکی دیکەش هەیە کە وتارێکی تەعەسوبیە وتارێکی بە شەخسەنەکردنە وتارێکە کە هیچ لە مەسلحەتی کورد و مێژوو تەریخ و خەڵکی کوردستانان نییە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێچەوانەوە واقعیانە و دوورنمایانە سیاسەت دەکات ئێستش پێویستە بە تایبەتی خەڵکی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان حتا لە بەغدا لە هەر شوێنێک کوردێک یا پێگاتەیەکی دیکە لە برایانی عەرەب مەسیحەیە من پێم وایە ئەوانیش لە سایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانن بحەوێنەوە ئەوانیش دەتوانن ئیسفادە لە سیاست و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن چکە بۆ خۆیان دەزانن سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراقی نوێدا هەر لە سەردەمی جەنابی مام جەلالەوە تاوە ئەوڕۆ سیاسەتی یەکێتی بە جۆرێک بووە کە بۆ مەسلحەتی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بووە هیچ عەرەبێک هیچ مەسیحیەک هیچ تورکمانێک هیچ پێکهاتە و ئاین و ئاینزایەک لەژێر سایە و ڕوئیا و سیاست و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان زەرمەند نەبووە ئەگەر بەجددی سەیری ئەمە بکەین ئەم تابلۆ ئەم وێنەیە بکەین هەرکەس لەژێر سایە یەکێتی و لەژێر سێبەر و استراتیژی یەکێتیا بووە هەمیشە سوودمەند بووە جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێ هەمومان دەزانین کە چۆن چەتری کۆکەرەوەی هەموو عێراق بوو بە هەموو پێگاتەکانیەوە ئێستا لەسەر ئەو ڕێوچکە و ڕێبازە سەرۆک باڤڵ بە هەمان ڕێچکە دەیەوێت چەتری کۆکەرەوەی تەواوی پێگاتەکانی عێراق بێت و دەیەوێت عێراق ببێتە نیشتیمان و سەرزەمینی ئاشتی و پێکەوە ژیان و ئەشمانەوێت یەکێتی ئەیەوێت بەڕاستی عێراق داهاتی زۆرە لە نەوت لە غاز لە زۆر شت داهاتی زۆرە و ئەیەوێت دژی گەندەڵی بوەسینەوە حتمما کۆمەڵێک هێزی دیکەژن لە بەغدا کە تەریبن بە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕیان بەوە هەیە کە ئەبێ عێراق لەم تەنگەژە گەورەیە کە ڕوبەڕووی بووەتەوە لە گەندەڵی لە فاستی ڕزگاری بێت من پێم وایە گەر هێز بدرێتە یەکێتی و سەرۆکەکەی قۆناغێکی نوێ قۆناغێک پڕ لە خزمەتگوزاری ڕوو لە هەرێمی کوردستان و خەڵکی باشە کاک دەلیل لە سەردەمی ڕەوانشاد سەرۆک مام جەلالەوە بینیمانە کە هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە کە خزمەت بە هەڵەبجە بکات هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە کە بتوانێت کاری بکات کە هەڵەبجە بێت بە پارێزگا بەڵام دوجار خۆشببختانە لەسەر دەستی سەرۆک کۆمار توانرا مەرسومی بە پارێزگابوونی هەڵەبجە واژۆ بکرێت باسێکی یەکێتی و هەڵەبجەمان بۆ بکە تا چەند گرنگە یەکێتی جگەلەوەی لە بەغداد بەهێز بێت و لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بەهێز بێت تا چەند گرنگە لە هەڵەبجە یەکێتی ڕۆڵی خۆی هەبێت و بەهێز بێت ئەزانش بەبێ ئەوەی کە دروشمی حیزبانە بێت باشە ئێمە دەزانین لە ڕابردووە جەنابی مام جەلال چی کردووە بۆ هەڵەبجە بە تایبەتی لە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ معلوماتان لە نەوەدەکانە جەنابی مام جەلال باوەڕی بەوە هەبووە کە ئەبێ بچووکترین پاداش بۆ خەڵک و قوربانیانی هەڵەبجە بە پارێزگابوونیەتی ئەمە باوەڕی هەبووە پێی و جەنابیشتان ئەزان لە کاتێکدا کە ئیدارە سەربەخۆکان لە هەرێمی کوردستان دروست بوو ئەوە بوو بڕیار بوو هەڵەبجەش بکرێتە ئیدارێکی سەربەخۆ جەنابی مام جەلال باوەڕی بەوە هەبوو ئەمە کەمە بۆ هەڵەبجە و پێویستە هەڵەبجە بە جددی ئیشی بۆ بکرێت ببێتە پارێزگا ئەمە عمق و باوەڕ و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە جەنابتان ئەزانن
میدیای یەکێتی سیاسەتی یەکێتی دیبلۆماسیەتی یەکێتی هەموو ئەو پەیوەندیانە یەکێتی وای کرد بەشێکی زۆری کارەسات و تاوانی کیمیابارانی هەڵەبجە بە جیهان بناسێنرێت. جەنابی مامجەلال و یەکێتی بوو، میدیای یەکێتی بوو و دوجار جەنابی مامجەلال هەم لە هەرێمی کوردستان و ئەو کاتەش کە سەرۆک کۆماری عێراق بوو بەردەوام ئەو وەفد و وفدودانەی کە هاتنە بەغدا ئەو خەڵکە دیبلۆماس و کارکتەرە سیاسیانەی لە وڵاتانەوە ئاهاتن ئەو میدیاکارە دیارانەی کە لە وڵاتانەوە ئاهاتە بەغدا و ئاهاتە هەرێمی کوردستان هەمیشە لیژنەیەکی دروست کردبوو ئەوانەی دەناردە هەڵەبجە بۆ ئەوەی خۆیان بە چاوی خۆیان هەڵەبجە ببین و کاری بۆ بکەن و ئەم کەیسە گەورەتر کات. مۆنومنتی هەڵەبجە هەمومان دەزانین کە بڕیار و پرۆژەی جەنابی مامجەلال بوو دروستکردنی ئەو خانوانە بۆ قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە جەنابی مامجەلال بوو خزمەتکردنی کەسوکاریان خزمەتکردنی هەڵەبجە و هەڵەبجەیەکان هەموو ئەمانە باوەڕی جەنابی مامجەلال بوو باوەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و ڕۆژگارێک خۆتان نەزانن یەکێتی لەم سنوورەیە باڵادەست نەبوو بەڵام هەمیشە هەوڵی دەدا کە خزمەت بە هەڵەبجە و هەڵەبجەیەکان بکرێت. ئێستر سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمان ئەو ڕێچکە و ڕێبازەیە بە سەرۆکایەتی سەرۆک باڤڵ باوەڕی بەوە هەیە کە ئەم با پارێزگا بوونە. جەنابتان ئەزانن لە ماوەی ڕابردوودا کە سەرۆک باڤڵ لێرە لە وتاری بانگەشەی ئەم جارەیدا باسی ئەوەی کرد کە هەڵەبجە تەنها ئەمەی کە کردومانە بە پارێزگا بەست نییە بەڵکو دەبێ قەرەبووی خەڵک بکرێتەوە بەڵکو دەبێت پارەیەکی زۆر زەبەلاح لە بەغداوە بێنین بۆ ئەوەی هەڵەبجەی پێ ببژێنەوە چونکە دووشتی زۆر گرنگی باس کرد جەنابی کاک باڤڵ ئەگەر بیرتان بێت وتی ئێرە نیشتیمانی کوشتتوکاڵ و گەشتیاریە ئەم دوو تەوەرە زۆر گرنگن بۆ هەڵەبجە بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش من دڵنیام لە بەرنامە و کارنمای یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەوە هەیە کە ئەم دوو سێکتەرە گرنگیان پێ بدرێت کەواتە یەکێتی باوەڕی بەوەیە لە ڕووی کشتتوکاڵیەوە بە بەرنمەیەکی تۆکمە لەم ناوچەیە وەبەرهێنان بکرێت لە ڕووی کشتتوکاڵیەوە لە ڕووی گەشتیاریەوە ئەم دوو تەوەرە بۆ هەڵەبجە گرنگ و لەبارە بە تایبەتی کردنەوەی ئەو مەرزانەی کە هەیە مەرزی شۆشمێ و مەرزی پردی تووەقوت و تا ئەگاتەوە ئەو مەرزی سازان ئەمانە بۆ هەڵەبجە گرنگن. یەکێتی نیشتیمانی کوردستان نەبە دروشم باوەڕی پێ هەبووە لە ماوەی ڕابردوودا هەنگاوی جددی ناوە ئێستا بەشێکی زۆری هەڵەبجە کە ئاوەدانە بەڕاستی پێت بڵێم لە یەکێتیەوە لە حکوومەتەکەی یەکێتیەوە لەگەڵ ئەوەشا کە زۆر جار هەمومان دەزانین یەکێتی لەم حکوومەتە دەست بەستراو بووە زۆر شت نەیتوانیوە بەداخەوە بۆیە ئێمە داوا دەکەین دەبێ هێز بدرێتە یەکێتی بۆ ئەوەی پێگەی یەکێتی بەهێز بێت پێگەی کورد لە بەغدا بەهێز بێت. باشە بەڵێ کاک دەلی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ئەوە چاوەڕێ لە هەڵەبجەکانە کاکە بە شێوەیەکی فراوان بەشداری لە پرۆسیا بژاردن بکەن و دەنگ بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان وەک کادرێکی پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان کاک دەلیل چ داواکاریەک چ پێشنیارێک تێ بۆ کادران یاخود هاوڵاتیانی هەڵەبجە ئەزیز بە شێوەیەکی گشتی؟ من لێرەوە بەڕاستی پەیامم بۆ خەڵکی هەڵەبجە هەیە ئەم قۆناغە ڕاستە هەموو هێز و لایەنە سیاسیەکان هەموو خەڵکانەی کە ئایدۆلۆژیایەکی تایبەت بە هێزێکی سیاسی هەیە حەقی خۆیانە یەکێتی گەورەتر بیرەکاتەوە ئازادیەکانی یەکێتی دیارە لەم سنوورەیە من پێم وایە ئەم قۆناغی یەکێتی نیشتیمانی کوردستانە قۆناغی خزمەتکردنە بە خۆمان ئەگەر دوورکەوینەوە لە تعسوبی حزبایەتی و لە ئایدۆلۆژیای حزبی من پێم وایە ئەگەر خەڵکی هەڵەبجە ئەم قۆناغا پشتیوانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بێت بە ئەمانەتەوە دەتوانێت خزمەتێکی زۆرتر بکات و ئەو قۆناغەشمان تێپەڕاندووە ئەم دەنگانەمان دابەش بن دوجار هەر ئەو هێزەی کەمایەوە لە پشتی هەڵەبجە و هەڵەبجەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بوو سەرۆکەکەی بوو بۆیە پەیامم بۆ خەڵکی هەڵەبجە هەیە ئەم جارە پێویستە خزمەت بە خۆمان بکەین من پێم وایە خزمەت بە خۆشمان
ئەوەیە کە دەنگمان لە ناو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و 222 بێت بۆ ئەوەی یەکێتی بەهێز بێت لە بەغدا دڵنیام لەوەی ئەتوانین لە ئایندەیە بەشێکی زۆری ئەو داواکاریانەمان لە بەغدایە جێبەجێ بکرێت. دەست خۆش کاک دەلیل سپاس بۆ تۆ، سپاس بۆ دەلیل جەمال کاتیری پێشکەوتوی یەکێتی کە ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو.